طبعا پاشەوە ڤیددیۆم دانەکە لەسەر ئەداپتف کروس کۆنتترۆلی کۆڕۆلای سینی خەڵکەشی زۆر کمنتی لێرا بوو کە دەنگی سیارە زۆر دێتە ژووری ئەویش گەورترین کێشیمە چییە؟ ئێمە نازانین چۆن بڕیار بدەین لە کڕینی بۆ نمونە شتێک ئەو پارەی کە تۆ داتناوە دەبی بزانی کە هەندێک شتێک پێشکەش دەکات بۆ کڕینی هەر بەروبوومێک هەندێک شتێ پێشکەشت ناکە بۆ نمونونەکە تۆ بڕیار دەدەی 150 وەرەقە بە سیارەیەک دەدەی یان دوو دەفتەر بە سیارێک دەدەی مستەحیلە بۆ سعرە مەسەلەن بڕاندەکی بەناوبانگی کۆنی جیهانیت بەدەستکەویتن سیارە دەرگا شەفر بی یان بۆ نمونە هەر سارتای بسوورە یان سندوق شەفر بی ئەو شتانە قەت ڕوونادا لە بەروی ئەو سیارەی کە تۆ داتنایە ئەو سیارە بۆ هەندێک مواصفات و زائیدەن حەزمە سیارێک دێتن بۆ نمونە کە تۆ دەگەیتە دەفتەر لەوانەیە سیارێک بکڕی پڕبی لە مواصفات لە مواصفاتانەی کە ئەتوو مشکرد بۆی دەسی و لە هەمان کاریشدا بۆ نمونە کە تۆ بە دەفتەرکردنی یان دوو دەفتەر سیارە دەکڕی دەبی ئەو بزانی کە بە هیچ نەوەک لە نەوەکان ئەو سیارە کاتمی وەکو مای باخ و وەکو ڕانژۆڤەر و وەکو بیێمەکی 700 بۆیە دەبی ئەو شتانە لێک جودا بکەی و لە هەمان کاتژە ئەو شتە چۆن ڕاستە بۆ نمونە تۆ مۆبایلێک